سڵاوتان بە لێبێت و ئێوارەتان باش بینرانی بەڕێز بەخێر بن لە پرۆگرامێکی نوێی ئەودی و سنوور و گفتوگۆیەکی تێروتە سەر لەسەر ڕەوشی ئێستای عێراقەکەین. شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران خاڵی دەستپێکردنی گۆڕانکاری گەورەکان بوو بۆ عێراق. ڕەنگە 7 ئۆکتۆبەر بۆ کۆی ڕۆژهاتی ناوەڕاست کە با بڵێن هێرش و شەڕی نێوان حەماس و ئیسرائیل دەستی پێکرد خاڵ دەستپێکردنێ، بەڵام بۆ عێراق ئەم دۆخە جیاوازە. شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران جارێکی تر فۆرمی مامەڵەکردنی عێراقیەکانی لەگەڵ سیاسەتا گۆڕی. ئەوان 20 ساڵ خۆیان ڕاهێنابوو لەسەرەوەی کە لە ڕوانگەیەکی ئێرانیانەوە، لە ڕەهەندێکی ئێرانیانەوە، لە گۆشەنیکایەکی ئێرانیانەوە سەیری سیاسەتی کۆی سیاست و سەیری سیاسەتی ڕۆژهاتی ناوەڕاست و سەیری ڕۆڵی خۆیان بگەڕن. ڕەنگە ئەمە بەشێکی پەیوەندی بە خودی عێراقیەکان و سروشت عێراقیەکان و مەزهەب و شیعە و ئەو بابەتەوە بێت، بەشێکیشی پەیوەندی بە نزیکی ئێران و هەژمونی ئێران و دەستێوەردانەکانی ئێرانەوە بێت. بەڵام عێراقیەکان بە شێوازێکی جیاواز لەو شەڕێ مامەڵەیان کردووە تا ڕادەیەک زۆربەی شرۆڤەکارانی دنیا باسی چاویان لەسەرەوە بوو کە عێراق توانی باڵانسی ڕابگرێت و نەبێتە بەشێک لە لایەنی شەڕەکان. لە دوای ئەمەوە درێژەدان بەم سیاسەتە بووە بابەتێک گرنگ بۆ عێراق و تەنانەت لە هەڵبژاردننی مانگی 11 ئەم ساڵدا کە عێراق خولێکی نوێی ئەنجومەی نوێنەرانی عێراقی هەڵبژارد و گەلی عێراق توێ سەر سندوقەکانی دەنگدان ئەمە ڕەنگی دابوویەوە. ئێستا هەمووان چاوەڕوانی کابینەی نوێی حکوومەتی عێراقین، بۆیش بە شێوازێکی ورتر تیشکە خینە سەر داهاتووی عێراق و پێگەی کورد بۆی بزانین کە ئایا عێراق هەمان عێراقی پێشوە بێت بۆ کوردیان نەخێر گۆڕانکاری بەسەر هاتووە و ئایا کورد چۆن بتوانێت دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەمی خۆی بخوێنێتەوە. بەرنامەی ئەمڕۆ لە دوو تەوەری جیاوازە گفتوگۆی ورترەکەین لەسەر پێگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەروەها باسی کورد و ئاڵنگاری دەرفەتەکان. زۆر خۆشحاڵم لە خزمەتی بەڕێز کاک دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان پێکەوە گفتوگۆ لەسەر ئایندەی کورد لە کابینەی نوێی حکوومەتی داهاتووی عێراقاکەین. کاک دکتۆر ئێوارە باش، خۆشحاڵم کە پێکەوە گفتوگۆکەین. ئەگەر گوێت لە ئێمە پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین کە وەکو ئاماژەم پێکرد لە پێشەکەیە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران ئەکرێک بە خاڵێکی وەچرخاندا بنرێت لە شێوازی مامەڵەکردن و شێوازی دنیابینی عێراقیەکان بۆ سیاست. ئەگەر لەوە دەست پێ بکەم دواتر بێمە وردەکاری ناو دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاریەکان و هەڵبژاردنەکە و چاوێکی خینە سەر کورد. دکتۆر گیان خۆشحاڵم کە لە میوارەیە پێکەوە گفتوگۆکەین. لە ڕاستیە وەکوی کە جەنابەت باست کرد 7 ئۆکتۆبەر قوڵ ئەم ناوچەی گۆڕیوە تا ڕادەیەکی زۆر ئەو کێشەی هێزی لەم ناوچەیە گۆڕیوە و ینی تەنانەت هەندێک ڕژێمی لە ناوچەکە گۆڕی، ینی کەوتنی ڕژێمی ئەسەد هەروە شتێکی ئاسایی نەبوو لەم ناوچەیە، بەڵکو چەندە 7 ئۆکتۆبەر گرنگ بوو ئەوەندە کەوتنی ئەو ڕژێمەش ینی کاریگەری گەورەی لەسەر هاوکێشەی هێز لەم ناوچەیە بەجێ هێشت. هەرچەندە بۆ خۆت زانی کە بەشێکی کەوتنی ڕژێمی ئەسەد پەیوەندی بە ئەو ئاڵ و گۆڕانەوە بوو کە لە دوای 7 ئۆکتۆبەرەوە هاتووەکایەوە، بەڵام بەشێکیشی ڕیشەکەی بۆ ئەوەی ناوی لێنرا بەهاری عەرەبیە گەڕێتەوە و ئەو ناڕزایەتیانە بوونی هەبوو، بەڵام دوایی لە دوای 7 ئۆکتۆبەر ئەو ڕژێمە هێندەی تر لاواز بوو و لە ئەنجامیەوە کەوت. بەدڵنیاییەوە ئەوە کاریگەریشی تا ڕادەیەک لەسەر عێراق و ڕۆڵی دەوڵەتانی ناوچەکە لە عێراق و ئەو هاوکێشەی هێزەی کە لە عێراق هەیە دروست کردووە. بەڵام لە ڕاستیە هێزە دەسەڵاتدارەکانی عێراق و حکوومەتی ئیتیحادی لە عێراق بە ڕێنیشاندەری ئەتوانم بڵێم مەرجایەتی شیعە لە عێراق و تەنانەت ئەو هێزانەی تریش کە لە دەرەوەی حکومڕانینی ئێستا لە عێراق بۆ نمونەوەکو تەیاری سەدری، هەموو ئەمانە یعنی یەکیان گرتەوە لەوەی کە عێراق بپارێزن لە یعنی لێکەوتەکانی ئەو جەنگانی کە لە ناوچەکەیە. لە ڕاستیە ئەمە شتێکی هەروە ئاسان نەبووە، یعنی بە پێچەوانەی زۆرێک لە وڵاتانی ناوچەکە عێراق سەرباری ئەوەی کە 4 شەڕی ئێجگار گەورە
لەم ناوچەیە ڕوویەوە، بەڵام هەوڵی ئەوەیە کە یعنی ئاستی دەستێوەردانی لە کەمترین ئاستا بێڵێتەوە، شەڕی غەزە، شەڕی لوبناان، شەڕی سووریا و شەڕی ئێران، کە ئەمانە بە تایبەتی شەڕی لوبناان و شەڕی ئێران و تەنان شەڕی سووریاش زۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندیدار بوو بە هێزە دەسەڵاتدارەکانی عێراقەوە، بەڵام توانیان زەبتی نەفس بکەن و لە ئەنجامی ئەمە کەمترین دەستێوەردان بکەن. ئێستاش بەدڵنیاییەوە هەوڵیەوە دەن کە کەمترین لێکەوتەی ئەو ململانەی اقلیمیانە لەسەر ئاستی عێراق بوونی هەبێ. من نازانم تا چەند ئەتوانن سەرکەوتوو بن لەمە، چونکە لەوە چێت ئیتر ململانەکان تا بێت سپریترە بێتەوە، یعنی سم زیرۆ گەیم، یعنی لەبەرەوە بێلایانی ڕەنگە هەروە ئاسان نەبێ، بەس ئەوەی کە ئیبینم ئەوەیە کە تا ئێستاش ئەو هێزە سیاسیانەی عێراق ئەوانەی باڵادەستن هەوڵی ئەوە دەن کە عێراق بپارێزن لە لێکەوتەکانی ئەو شەڕ و ململانێ قورس و قوڵانەی کە لە ناوچەکەیە هەن. کاک دکتۆر، ڕەنگە خوێندنەوەی جیاواز هەبێ بۆ هەڵوێستی عێراق لە ماوەی ئەو چەند مانگی ڕابردووە، لە مانگی با بڵین حوزەیرانەوە هەتاک و کۆتایی ئەمساڵ، کە بەوەی کەوترێت باڵانسێک ڕاگیرا و هاوسەنگێک پارێزراوە. خوێندنەوەی بۆ نمونە ئەوە بەشێکی لە ترسا بوو بێت. ئەو هێزە چەکدارە عێراقیەکان، میلیشیاکانی عێراق، ئەوانەی کە نزیک بوون لە تەرەفە جیاوازەکان و ترسیان لەوە بێت کە وەکو کردواتنی بە دەردی حیزبوڵای لوبناان و شوێنەکانی تر ببرێن. ئەمە دیوەکەی ئەوەیە ئایا عێراق چەندە ئەتوانێت درێژە بەم جۆرە سیاسەتە بدات، چەندە ئەتوانێت خۆی بپارێزێت لە دیسان لەو گۆڕانکارێکە ڕویان لە ڕۆژهاتی ناوەڕاست کردووە؟ من وابزانم تۆزە گڕۆنم کردەوە، بەڵام ئەبێت ئاماژە بە هەندێک شتی زۆر گرنگ بین. لە ڕاستیە لە عێراقا بە تایبەتی ئەو هێزە سیاسیانەی شیعی عێراق سەرێکیان هەیە، مەرجعێکیان هەیە کە ئەم مەرجعە لە ڕاستیە توانم بڵێم زۆر حەکیمانە مامەڵی لەگەڵ زۆرێک لەو دۆخانی کە لە دوای ڕوخانی ڕژەمی عێراقەوە هاتەکایەوە زۆر بە حەکیمانە مامەڵی لەگەڵا کردووە. لە سەرەتای ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبەریشەوە نامە نێرزرا بۆ مەرجعیەتی باڵای شیعەکان لە عێراق سەبارەت بەوەی کە بەشداری بکرێت لەو جەنگەیە، بەڵام ئەو بەدووشە وەڵامیایەوە کە زۆر معبرە. ئەو وتی العراقیون للعراق، و ئەمە ڕێگانیشاندەرێکی زۆر بوو بۆ ئەم هێزە سیاسیانەی عێراق بەوەی کە ئاستی دەستێوەردانیان زۆر کەمتر بکەنەوە. یعنی ئەگەر بۆ نمونە مەرجعیەتی باڵای شیعی عێراق هەر لەو سەرەتایەوە لەو کاتەیە کە عاتفەیەکی زۆر زاق بوو، تۆ خۆت زانی خۆ لەو سەرەتایە یعنی دیمەنەکەەوە کۆی دوایی نەبوو، لەو سەرەتایە حەماس یعنی توانی بووی جەنگێکی گەورە ئەنجام بداتەوەوانە، یعنی عاتفە زاڵ نەبوو بەسەریانە. و ئەگەر بۆ نمونە ئاماژەی بەجیهاد بکردایە بە شێوە لە شێوەکان وەکو ئەوەی کە لەگەڵ هاتنی داعشە ئەوە ڕوویە، ئەوە بەدڵنیاییەوە ڕەنگە نەخشەکە بە شێوەیەکی تر بووە. وەکو باسم کرد حکوومەتێک لە ئارە بوو کە ئەو حکوومەتەش هەوڵیدا لە ئاستی خطاب لە ئاستی خطابی سیاسی زۆر بەرز بڕوە. وەکو خۆتان نەزانن سوودانی لەو کۆبوونەوانەی کە ڕوویە لە ناوچەکە لە ئاستی خطابی سیاسی زۆر بەرزتر خطابی هەبوو لە ئەو دەوڵەتانی تری ناوچەکە، بەڵام هەوڵیاندا لە ئاستی دەستێوەردان بیهێنە کەمترین ئاز و فشارێکی زۆر لە هێزە چەکدارە لەو میلیشیانە بکەن، لەو فەسایلانە بکەن کە دەستێوەردانی گەورە لەوانەکەن. و ئەگەر تەنانەت ئەوەشی کە جەنابەت باست کرد ئەوەش ڕاست بێ، ئەوە شێوەیەکی لە عەقلانیەتی تایە کە مەسەلەن ئەگەر ترسیشان هەبوو بێ لەوەی کە بەتەواوەتی لەناو بچن ئەو فەسائلانە، ئەوەش دیسانەوە شێوەیەک لە عەقلانیەتی تایە. نابێت هەڵوێستی سەدریش نادیدە بگرین. یعنی ئەگەر سەدر ئەویش هینی بکردایە، فشاری بکردایە بە ڕاستەی ئەوەی کە یعنی دەستێوەردان بکرێ، دوور نەبوو کە یعنی کاریان لەسەر بووە، بەڵام سەدریش هەر پێداگری لەسەرەوە کرد کە ئاستی دەستێوەردان بگوازرێتەوە بۆ لە کەمترین ئاستا بێت. زۆر باش. کاکتۆر سوودانی با بڵین بە یەکێک لە پاوەرەکانی ئەم دۆخە ناسێنرا کە توانی ئەو باڵانسە ڕابگرێت، ئەوە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لەژێر کاریگەری مەرجعیەتی باڵایە. بەڵام ئایا سوودانی ئێستا کە ئەمە با بڵین لە هەڵبژاردنیشا تا ڕادەیەک خۆی بەسەرکەوتوو ئەزانێت و توانی ژمارەیەک
کورسی پەرلەمانی عراق بەدەستبێنە ئەنجومەی نورانی عراق بەدەستبێنێ ئەتوانێت ئەم خولەی دووەمی سەرۆکایەتیەکەی وەکو سەرۆکی وەزیرانی عراق جای تر بەدەستبێنێتەوە ئەگەر لەوە سەریکەین کە ئەمە وەکو دەستکەوتێک ئەتوانێت چەندە زامن و با بڵێن گەرەنتی بکا بۆ سەرکەوتنەوەی سوودانی؟ زۆر ناتوانێت ئەوە بەکاربێنێ، یعنی عەبادی نەیتوانی سەرکەوتن لە شەڕی داعش بەکاربێنێ یان سوودی لێ ببینێ کەەوە زۆر گەورەتر بوو، شەڕێکی زۆر گەورەی یعنی گەورە بوو لە عراق بەرۆکی عراقی گرت بوو کە ڕەنگە هەر عراقی بەتەواوەتی تەفروت و ناو پارچە پارچە بکردە. ئەو کاتێک کە عەبادی هاتە سەر حکوم داعش لە بەردەرگای بەغدا بوو، بەڵام دوایی کە ینی دوای 4 ساڵ کە ڕۆشتە هەڵبژاردنەوە مووسڵ ئازاد کرا بوو. عەبادی نەیتوانی سوود لەوە وەربگرێ، بۆیە سوودانیش ڕەنگە نەتوانێت بە تەنیا سوود لەمە وەربگرێت و ئەبێ ڕاستیەکی ژێدانی پیا بکەین. طبعاً ڕۆڵی سوودانی ڕۆڵێکی گرنگ بوو لەم پرسەیە، سەرۆکی حکوومەت بوو، بەرپرسی باڵای هێزە چەکدارەکانی عێراقا، بەڵێ ڕەنگە کەسێکی وەکو دکتۆر عادل عەبدولمەهدی لەم کاتەیە سەرۆک وەزیران بووە ڕەنگە مەشهەدەکە بە شێوەیەکی تر بمان بینیان، بەڵام هەر بەتەنیا خۆی نەبوو، یعنی چوارچێوەی ئەمانگی بە شێوەیەکی گشتی ئەوەی کە من لەمسمە کرد لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردوو، جەناب تزانیت ئێمە پەیوەندیەکمان هەیە ینی بە بەردەوامی، ئەوەی لەمسمە کرد زۆرترین هێزەکانی ناو چوارچێوەی هەمانگی بە تایبەتی هێزە میانڕەوەکانیان لەگەڵ ئەو تەوەجوهە بوون کە کەمترین دەستێوەردان بکرێت. بۆیە یعنی ئەبینی ئێستا بەتەنیا سوودانی خۆی ناتوانێت سوود لەوە وەربگرێت، چونکە بۆ نمونەوە حەکیم سید عەمار حەکیم، نوری مالکی و ئەو یعنی عەبادی ئەوانەش هەموو لەگەڵ ئەو تەوەجوهە بوون، بۆیە ئەوانیش ڕەنگە خۆیان بە بەشدار بزانن لەوەی کە عراقیان پاراستووە لە داخڵبوون لەو ملبلانیانە. زۆر باشە. کاک دکتۆر یوسف تۆ زەگەشمە لای ئێران، ئەگەر با بڵین ساڵانی ڕابردوو لە دوودەی ڕابردووە لە هەموو پێکەنانی کابینەکانی حکوومەتی عراقیە ئێرانەکان ڕۆڵێکی سەرەکیان هەبوو بێت، ئەوەی کە باسەکرا شرۆڤەکارەکان ڕیسێرچەکان زۆرێک لە شوێنەکان و تەنانەت ئێرانەکان نیانە شاردەوە کە ئەوان جۆر لە جۆرەکان سەرکەوتنی کابینەکانی عراقیان بەلاون بەس بۆیە هاوکاری عراقیەکان بوون لەو زمنەیە. ئەگەر ئێستا بۆ سەیری کابینەی نوێ بکەین، پێکەنانی کابینەی نوێ حکوومەتی عراق پاش ئەوەی کە دوێنێ پێرێ ئەنجامەکان پەسەندکران بە شێوازی فەرمی وای تر وردە وردە هەنگاوەکانی گفتوگۆ بۆ پێکەنانی کابینەوە دەست پێکەن. ئێران ئەتوانین ڕۆڵێکی وەکو جاران بگێڕێدیان جۆرەکان ڕۆڵەکەی لاواز بووە؟ ڕۆڵی ئێران بە شێوەیەکی گشتی لە ناوچەکە لاواز بوو، بێ بە تایبەتی لە دوای لاوازبوونی حزب الله لە لوبنان و بە هەمان شێوە کەوتنی ڕژەمی ئەسەد، بەڵام ئێران هەوڵی ئەوە داد کە ڕۆڵی خۆی لە عێراقا بەردەوامی پێ بدات بە شێوەیە لە شێوەکان بە تایبەتی لە ئاستی سیاسی و هەوڵی ئەوەدا ئەو هاوپەیمانیانەی کە هەیەی بەردەوامی پێبە و ڕەنگە ئێرانیش حەز بکات کە عێراق تا ڕادەیەک بە دوور بێ لە پریشکی ئەو شەڕانەی کە هەیە، چونکە ڕەنگە باکەپێک بێت بۆ ئێران لە زۆر ڕۆوە. بۆیە ڕۆڵی ناتوانین بڵین بە تەواوەتی لاواز بۆ ڕۆڵی ئێران لە عێراقا و ڕەنگە جەنگەکەن کە ئاخر شوێن کە ئەوان ڕۆڵ و کاریگەریان تیا هەیە عێراقا ئەم ڕۆڵ و کاریگەریە بەردەوام بێ بە شێوەیە لە شێوەکان، بەڵام لە هەمان کاتی شەخوان بپارێزن لە پێکدادانی تند لەگەڵ ئەمریکا لە عێراقا. بەڵێ کاکتۆر هەر لە پێشەوەی بەوردی باسی لە پێکەنانی حکوومەت بکەین، دڵنیام سەرنجی جەنابەت لەو گرنگە، بەس با بڵین جۆرێک لە جۆرەکان لێکدانەوە هەیە ڕەنگە بەشێکی زانیاری بێت، باس لەوەکەن کە ئێرانەکان ئەم جارە جۆر لە جۆرەکان قسە لەسەر وەزارەتی دەرەوەی عراقەکەن و پێیان باشە تر ئەم وەزارەتە لای کورد نەبێت کە ساڵانی ڕابردوو زۆر دبەی کات لای کورد بووە. ئەمە لە چیەوەیە ئەم تێگەشتنە ئەم زانیاریە کە بڵاوکرێتەوە ئەگەر دروست بێت، ئایا نیەتی ئێرانەکانە بۆ بەشداری کردنەوەی کەناڵێکی تر لە ڕێگەی عراقەوە بۆ گەشتن بە دنیای دەرەوە، یان خوێندنەوەی بەڕێزت لەو ڕۆ چییە؟ من هیچ زانیاریکی ئۆتۆم نییە لەوەی ئێران ڕۆڵی هەبێ لەم پرسەیە، بەڵام لە ماوەی ڕابردوو پێش ئەنجامدانی هەڵبژاردن ئەمەم لە هەندێک لایەنە سیاسیەکانی عراق و لە هەندێک لە نخبەی سیاسی شیعابیست کە بەلایەنەوە گرنگە کە وەزارەتی خارجی عراق ئەوان بوونیان تیا هەبێ، چونکە سەرۆک کۆمار کوردە و وەزارەتی
دەرەوەش بە هەمان شێوە کورد بێ ئەوان پێیان وایە کە ڕۆڵی ئەوان لاوازە بێت لە تەمسیلکردنی دەرەوە. من ڕاستیەکەی زانیاریکی ئەوتۆم نییە لەوەی کە ئێران ڕۆڵی هەبێت لەمە، بەڵام من خۆمەمم لە دەستەبژێری سیاسی شیعی عراق بیستووە کە حەزەکەن کە لە دوای ئەم هەڵبژاردننی کە ڕوویە بۆ حکوومەتی داهاتوو یعنی تەمسیلی دەرەوەی عراق واتە وەزارەتی خارجی لای ئەوان بێ، هەرچەندە لە ڕاستیە دکتۆر فواد حوسێن کە لە ماوەی ڕابردوو نەرایەتی عراقی کردەوە کە وەزارەتی خارجی ڕەنگە بۆ ئەوانیش باش بوو بێ کە یعنی لە هەندێک ئەوساڵ و لە هەندێک هینە بۆشایی کە ئەگەر بوو بێ ئەو هەوڵی پڕکردنەوەی یابێ و عراقی پاراست بێ لە هەندێک لەو تەنگژانەی کە لە ناوچەکە ڕوویەوە. زۆر باشە. دێمە سەر هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی کاکتۆر، ئەوەی کە جەنابەت چاودێری دۆخەکەیت و تا ڕادەیەک پەیوەندێکی زۆر باش لەگەڵ لایەن جیاوازەکانی بەغدایە هەیە. هەنگاوەکان ئاسایی ڕۆنە پێشەوە و ئایا چاوەڕوانەکری عراق تووشی تەنگەشەی گەورەی پێکهێنانی کابینەی نوێ نەبێت؟ یان ناتوانین بە تەواوەتی بڵین عراق تووشی تەنگژە نابێ، چونکە لە ڕاستیە لەوەچە لە هەر ئانوساتێکە یەکێک لە لایەنەکان هینێک توندیەک بنوێنێ یان تەسەڵوبێک یعنی ڕقیەک لە هەڵوێستەکانیان بنوێنێ کە وا بکات هەروە بە ئاسانی نەگەنە ڕێککەوتن بە تایبەتی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی. بەڵام ئەوە ناتوانین نادیدە بگرین کە ئێستا هێزە براوە شیعەکان کە ئەوان پۆستی سەرۆگۆزیرانێک لاکەنەوە ڕەنگە لە هەموو لانی کەم لە 10 ساڵی ڕابردوو لە هەموو کاتێک کۆکراوەترن. لە 2010 ڕەنگە ئاوا ئەم مەشهدەمان نەبینی بێت کە ئێستای بینین، یعنی 2010 هەمویان کۆبوونەوە و لە ئەنجامیەوەی کە قایمەی عراقیە براوە بوو، هەمویان لە چوارچێوەی تەحالفی نیشتیمانی کۆبوونەوە و یعنی کاندید سەرۆگۆزیرانیان دیاری کرد کە ئەو کاتە جارێکی تر نووری مالیکیان کاندید کردەوە. لە دوو خولی ڕابردوو دابش بوون، هێزە سیاسی شیعەکان دابش بوون، بۆ نمونە لە خولی سێهەم یان خولی چوارەم ببوورە، لە خولی چوارەم تەیاری سەدری و ڕەوتی حکمە و هەندێک لە هێزە سیاسیەکانی شیع عەبادی و ئەوانە بەیەکەوە بوون، هێزەکانی نزیک لە 8 بەجیا لە تەحالفێکی تر بوون، تەحالفی بیناء بوون، ئەمان تەحالفی ئیسلاح بوون، ئەوان تەحالفی بیناء بوون. لە خولی پێشوو خۆتان دەزانن تەیاری سەدری هاوپەیمانی سیانی دروست کرد، ئەوانە چوارچێوەی هەماهەنگیان دروست کرد و زۆر قوڵ دابش بوون. بەڵام ئێستا ئەمان ئەو هێزە سیاسیانی کە براون لە هەڵبژاردنەکەیە یەکسەر لە دوای هەڵبژاردن پێکەوە کۆبوونەوە. ئەمە ئەو ئاماژەی تایە کە ڕەنگە ئاسان بتوانن بگەن بە چارەسەر، بەڵام وەکو باسم کرد هێشتا ناتوانین بە تەواوەتی دڵنیا بین، چونکە تا ئێستا جەناب تزانیت لە دوای هەڵبژاردنەوە کۆبوونەوە ئەکەن، بەڵام ناوێکیان ڕانەگەیان دۆ تا ئێستا بە ڕوون و ئاشکرایی کە هەمووان پشتیوانی بکەن بۆ سەرۆگۆزیرانی عراق و تا ئێستا 4 ناوی سەرەکی بوونیان هەیە کە ڕەنگە هەندێک ناویش لە پشت پەردەوە هێشتا مابن گەنگەشەی بکەن، بەڵام ئێستا 4 ناوی سەرەکی لە بەردەمیانایە کە یعنی بە دووریش نابین کە بە شێوە لە شێوەکان هەوڵێەوە بدەن کە بگەن بە سازانێک لە دوایی دەست بەکاربوونی پەرلەمانەوە، چونکە هێشتا شیعەکان یعنی کاتی زیاتریان لە بەردەست ماوە، یعنی ئێستا لە 29 مانگ کە پەرلەمان دانیشە پێویستە کات دەستەی سەرۆکاتی هەڵبژێرێ تۆپەکە لە ساحەی سونەکانە کە کێ ئەکەن بە سەرۆکی پەرلەمان و دواییش تۆپەکە ساحەی کورد کە کێ بربژێرەکەن بۆ سەرۆک کۆمار و ئەوەش ماوەی مانگێک لە بەردەمیایەتی، یعنی لە دوای ماگونی وێکی تر تقریبا ئێمە بێت چاودێری ئەوە بکەین کە شیعەکان دووکەڵی سپی لە کۆبوونەوەکانیان بێتە دەرەوە ناوێک ڕابگەێنن کە پشتیوانی بکەن بۆ سەرۆگۆزیرانی داهاتووی عراق. زۆر باشە کاکتورگیان، زۆر سپاس کە تا ئێستا بەردەوامی لەگەڵمانە. من دەزانم کە جەنابەت کاتێکی سەرقاڵی تر هەیە، بەڵام یەک پرسیاری کۆتایی هەیە بۆ جەنابەت. کورد دەرفەت و ئاڵنگارەکانی چۆن بتوانێت ببینێ بخوێنێتەوە و بە دوای چارەسەریکانە بگەڕێ لە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت، چونکە جەنابەت زانیەوە تا ئێمە لە دوای ساڵێک و ئەوەندە هێشتا کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر پێک نەهێنراوە و تا ڕادێک ناوماڵی کوردی توانین بڵین لە جاران زیاتر ناوماڵێکی
تۆزێک دوورترە لە یەکتر با بڵین ڕێکراوتر نییە هێز ئۆپۆزیسیۆنەکان بەجیا هەن و هەردوو حزبی یەکێتی و پارتیش بەجیا سەری دۆخراکەکەن و تا ئێسەش هیچ کۆبوونەوەیەک هیچ با بڵین نەخشەڕێگایەک نییە بۆ چۆنەتی مامەڵەکرد لەگەڵ بەغدایە دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کورد و ئایا کورد تۆ نتوانێت ئەم دۆخە باشتر بخوێنێتەوە ڕاستیای دکتۆر جەنابی شلە من باشتر دەزانی کە ئێستا لە بەردەم دۆخێکان لە ناوچەکە کە بە تەواوەتی خەریکە نەخشەی لانی کەم نەخشەی هێز لە ناوچەکە گۆڕێک کە دوور نییە جارێکی تر نەخشە و سنوورە جوغرافیەکانیش گۆڕانکاری بەسەرا بێنێ یعنی یەکێک لە ئەگەرەکانی کە ڕەنگە لە ئەنجامی کۆی ئەم ململانیانەی کە لەم ناوچەیە هەن ئەگەری گۆڕانکاری لە نەخشەکانیش بێنێتەکایەوە و ئەمە دۆخێکە ئەتوانم بڵێم لە تا ڕادەیەکی زۆر لە سەرەتای سەدەی 20 چێ بۆیە ئاڵنگاری گەورە لە بەردەم ئێمە وەکو کورد هەیە لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە دوو پارچەیانە کە هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستانە کە ڕاستەوخۆ پەیوەندیدارن بەو دۆخە و لە ئەنجامی پرۆسەی ئاشتی لە تورکیاش بە هەمان شێوە باکووریش ینی هێم بووە پەیوەندیدار بووە بە کۆی ئەو دۆخە بۆیە هەندێک شتی دوورمەودا هەن کە یعنی ئەبێ کاری لەسەر بکرێەوە هەندێک شتی نزیک مەودا هەن لە هەندێک شتی ئەوەی کە دوورمەودایە کە پێویستە کاتکاری لەسەر بکرێ ئەگەر ئێمە ئەمانەوە بوونمان هەبێ و بوونی ئەم جارەمان جیاواز بێت لە بوونمان لە سەرەتای سەدەی 20 کە بەداخەوە بەهۆی نەبوونی خۆمان بەهۆی ئەوەی کە ینی دۆخێکی هاوشێوەی ئێستا ڕەنگە زۆر خراپتر بوونی هەبوو بێ ئەو کاتە هیچ شینێکمان نەبوو هیچ کیانێکمان نەبوو لە ئەنجامی ئەوە لە هاوکێشەکان ئەون بووین ئەگەر ئەمانەیە ئەوە دووار نەبێتەوە و بوونێکی کاریگەرمان هەبێ ئەو بکەربین لەو گۆڕانکاریانی کە دێتە کایەوە لە ڕاستیە پێویستەکات دامەزراوە دروستکەین لە هەرێمی کوردستان پێویستەکات هەرێمی کوردستان یەک و یەکگرتوو بکرێتەوە ئەم دوو زۆنیە کۆتایی پێبێنرێ هێزە چەکدارەکان بە نیشتیمانی بکرێن بە بێلایەن بکرێن و هێزێکی منەظەمی ڕێکوپێکە بەرگری لە هەمووان کات بێتە کایەوە بە هەمان شێوە لە ڕووی ئەمنیەوە و ئابوووریەکی نیشتیمانی بێتە کایەوە ژێرخانێکی ئابووری بە هێزمان هەبێ ئەمە بۆ دوورمەودا کە ئەمەوە ئەکات بکرێکی زۆر سەرەکی بین لە ڕووداوەکانی ناوچەکەەوە دەرفەت لە بەردەممانە هەیە کە ئەوە بێت چونکە کورد وەکو یەکێک لە فاکتەرە باشەکانی ناوچەکە سەیرەکرێت بەڵام لە نزیک مەوداشە پێویستەکات هیچ نەبێ چاو لە شیعە و سونەی عەرەب یعنی سەیری کە سەرباری هەموو ئەو ململانێتوندانەی کە لە نێوان شیعەی عێراقا لە هەڵبژاردننی پێشوو بوونی هەبوو لە یەک دوو ڕۆژ دوای هەڵبژاردنە یەکسەر هەمویان کۆبوونەوە لە چوارچێوەی هەماهەنگی جارێکی تر کۆبوونەوە لە ناو کۆبوونەوەکانیانە قسەی خۆیانەکەن مناقەشەی خۆیانەکەن ڕەنگە ڕەخنە و گلەی لە یەکتریشەکەن بەڵام لەسەر یەک مێز دانیشن سونەکان بە هەمان شێوە نەما بە یەک نەڵێن لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بەڵام یەکسەر لەسەر مێزێک بە یەکەوە کۆبوونەوە و خەریکە ئەگەر لانی کەم یەک بەرژێریشان نەبێ ڕەنگە بە دوو بەرژێر بڕۆن بۆ پرسی سەرۆک کۆمار و عەفو سەرۆکی پەرلەمان کە ڕەنگە کێشەیەکی ئەوتۆشیان نەبێت بەداخەوە بە پێچەوانەی ئەمانەوە پارتی وێکێتی بە پلەی یەکەم کە بەرپرسیارەتی سەرەکی لە سویانە ئەبینی تا ئێستا لە شەڕی هەڵبژاردن نهاتوونەتە دەرەوە و بەرپرسیارەتی خۆیان لەم کۆناغا بەجێنایانن دۆخی هەرێم لێگەڕێ بەڵام کۆمەڵێک استحقاقاتی زۆر گرنگ لە بەردەم ئێمە هەیە لە قۆناغی داهاتوو کە پێویستی بەوە هەیە ینی سەیری کە ئەگەر هەموو هێزە کوردیەکان بەیەکەوە بن ئەنجا نزیکی 60 کورسیەکات کە ئەمینە هێزی سێم لە ناو ئەنجومەنی نوێنڕانی عێراقا جا چێ ئەوەی کە بەم پەرتیەی کە ئێستا ئەیبینین ئەمانە بڕۆنە دانیشتنی پەرلەمانەوە بۆیە زۆر گرنگە هەز بە بەرپرسیارەتی بکەن و دیسانەوە شەڕی پۆست نەبێتە هۆی پەرتەوازەیی زیاتریان بەڵکو لەسەر نەخشە ڕێگایەک و لەسەر کۆمەڵێک بنەما پێکەوە کۆ ببنەوە کە لە خۆناغی داهاتوو چی پێویستەکات یعنی کاری بۆ بکەن پرسی موچە و بودجە پرسێکی ئانیە جەناب تەزانیت کە یعنی ئەو ڕێکەوتنەی کە کراوە لە بواری نەوتە تا کۆتایی ئەم ساڵەوە پێویستەکات کار بکرێ بۆ ئەوەی کە ئەو پرسە نەبێتەوە ئەوەی دروستکردنەوەی کێشە بۆ خۆت و موچەی خاڵک پرسی خاک و پرسی ناوچە جەناکۆکەکان پرسێکی سەرەکیە پرسی ئەنجومەنی فیدراڵ دروستکردنی ئەنجومەنی فیدراڵ بە شێوەیە کە هاوسەنگی بۆ دروستکردنی بڕیار لە عێراقا بگەڕێنێتەوە پرسێکی تری زۆر زۆر گرنگە یاسای نەوت و غاز پرسێکی ئێژگار گرنگە ئەمانە پرسی سەرەکین کە پێویستەکات لە
خۆی داهاتوی ئەنجومەنی نوێرانە ئیشی لێ بکەن و هیوادارم بەرپرسیارەتی ئەوان هەبێ کە هیچ نەبێ لەم قۆناغەیە کە قۆناغی هاتنەکایی گۆڕانکاریەکانە هەوڵێەوە بدەن کە کەم ینی مەترسیەکان کەم بکەنەوە و دەرفەتەکان لە بەردەم کورد و هەرێمی کوردستان زیاتر بکەن. زۆر سپاس کاکتۆر یوسف محەممەد صادق سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان سپاس بۆ سەرنجەکانت جگەی بایەخۆن دەستەکانە خۆش بەیەخوا کاکتۆرگیان. باسی کورد لە ڕۆژڵاتی ناوەڕاستە لە ژێر سایی تێگەشتنە جیاوازەکان بۆ سیاسەتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بابەتێک گەرم و گوڕە و چەندەی لەسەر بڵین هێشتاش ڕەنگە نەتوانین باش ئەم شرۆڤەیە بگاتە ئاستی ئەوەی کە بەکەڵکی داهاتووی کورد بێت لە ڕۆژڵاتی ناوەڕاستە. کاکتۆر کاردۆ کەریم مامۆستای زانکۆ توێژەری نودەوڵەتی زۆر بەخێر بێت. حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە پرۆژەی استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بە هیچ شوێک باسی کوردیتیان نییە ئەوەی کە ئەبینین و تەنانەت ڕۆژڵاتی ناوەڕاست جۆرەکان لە پرایۆریتی و لە ئەولەویەت و وەڵێنەیی خۆیان لا ئابات. کورد چۆنە بتوانێت سوود لە پێگەی ئەمریکا هەیمەنەی ئەمریکا هەژمونی ئەمریکا لە ڕۆژڵاتی ناوەڕاست وەرگێت. دەست خۆش بێت ڕاستەکەی ئەوەی کە هەیە بەڵین ئەم ناشناڵ استراتیژی کە ئەمی لە سەردەمی دۆناڵد ترامپ هەیە بەتایبەت 20 تا ڕادەیەک ناکرێت جێگەی سەپرایز بێ یاخود جێگەیەکی شۆکیشی گەورە بێ چونکە دۆناڵد ترامپ هەر لە سەرەتای تێرمی دوهەمەوە باڵین ئەوەی ڕاگەیان کە تێڕوانینی ئەمریکا تێڕوانینەکەی جاری یەکەم نییە ئەگەر مقارنەتن بە یەکەم جار ئەگەر سێرکەین کە بوو بە سەرۆک لە تێرمی یەکەمە بەتایبەتی لە دارمانی داعش و سەرکەوتنی دەوڵەتی عێراق بەسەر ماڵین هێزە تیرۆریستەکان کە لە مووسڵ و ناوچانی ترابوون ئەو کاتە لەگەڵ سەرەتای قۆناغی یەکەمی تێرمی یەکەمی دۆناڵد ترامپ بوو و هەموو ئیشەکانی دۆناڵد ترامپ یاخۆ با بڵێن ئاڕاستی سیاسەتی ئاسایشی ئەمریکا بەرامبەر بە عێراق بریتی بوو لە شەڕی داعش و هاوکاریکردنی عێراق بە پلەی یەک و هەروەها کوردەکان هاوتەریب چۆن بڵێ پارەڵێلی هاوتەریب لەگەڵ عێراقا کە یارمەتی کورد بدرێ بەرامبەر بە داعش بوەستنەوە و هاوکاریەکان تا ڕادەیەکی زۆر بە بێمەرج بەرامبەر بە هەردوو بە خزمەتی هەردوو لایە کرد چونکە ڕاستەکەی داعش هەڕەشێکی زۆر کوشندە بوو بە بەرامبەر بە عێراق و هەروەها بەرامبەر بە هەموو ئەو بەرژەوەندیانی کە ئەمریکا هەبوو بە پلەیەک لە عێراق وەروە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە. بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە لە قۆناغی دووەمی دۆناڵد ترامپ بە ڕۆژڵاتی ناوەڕاست و بەڕێزی شارتی پێدا ئەو گرنگی نییە بەڵکو ئەوە هیچ باسی عێراق نەکراوە لە استراتیژەکەیە و بێگومان باسی کوردیش نەکراوە چونکە ئەوان لە تێڕوانینی ئەوانە کورد وەکوونەتەوە بەشێکە لە سیستەمی ئەوەی کە پێوتە دەوڵەتی عێراق بۆیە بەوەکو نەتەوەیەکی سەربەخۆش باز ناکرێت لە سیاسەتی خۆیانە. بەڵام ڕاستەکەی ئەوەمان پێڵێت کە زیاتر سیاسەکانی دۆڵان تەن بە ڕۆژڵاتی ناوەڕاستە زیاتر تەرکیزی لەسەر ئەوەیە کێ بێوێ زیاتر خزمەتی بەرژەوەندی ئابووری ئەمریکا بکە کێ بێوێ زیاتر لەگەڵ ئەو ئاراستی سیاسی ئەمریکایە بڕوە کە ئاراستێکی سیاسی جیهانی بۆ خۆی دیاری کردووە ناگەڕێتەوە ناوچەکە بەوەی کە بێ پۆلیس بێ بۆی کە بێ خزمەتی خەڵکە بەڵکو هیچ با بڵین هیچ خزمەتێک نییە بەبێ کۆست واتە هیچ شتێک بەبێ بەرامبەر ناکرێ وەکو چۆن چوو بۆ سعودیە چوو بۆ قەتەر بەوەندە تریلیۆن دلار گەڕایەوە بۆی ئەم ناوچێژ ئەگەر ئێستا ناتوانن پارەکە بەکاش بن ئەتوانن سامانی سروشتی خۆیان هەیە بخەنە خزمەتی ئەمریکا یاخود ئەتوانن مەسەلەن دەرگای خۆیان وەڵا بکەن بۆ سوپای ئەمریکا و وەکو چۆن لەگەڵ تالیبانە کە لە گفتوگوایە بۆی کە باگرام و ئەو پێگە سەربازیانی بۆ بگەڕێنەوە کە ئێوە ناتوان ئابووریان یارمەتیمان بن بەڵام جیۆپۆلیتیکلی ئەتوان هاوکارمان بن بۆی هەرێمی کوردستان ئەکرێت باڵین لە بازنەی جیۆپۆلیتیکە زیاتر هاوکار بێ خۆشبەختانە ئەمەی کە کرا لە ماوەی پێشووە گەورەترین قۆنسوڵێتی ئەمریکا کە کرایەوە لە هەولێری پایتەختی کوردستان ئەمە تا ڕادەیەکی زۆر پۆزتیڤە بۆ هەرێمی کوردستان هاندەرێکی باشە بۆ هەرێمی کوردستان بەوەی کە هەرێمی کوردستان جاری تر ئەگەڕێنێتەوە ناو استراتیژی ئەمریکا لە عێراق لە ڕۆژڵاتی ناوەڕاست هەرێمی کوردستان ناکاتە دەروی بازنەیە کە وەکو هەرێمێک با بڵین بیری لە نەکرێتەوە بەعکسەوە ئێستا ئەتوانین بڵین گەورەترین قۆنسوڵێتی ئەمریکەکان لە ڕۆژڵاتی ناوەڕاستە لە هەرێمی کوردستانە کە ئەگەر بڵین گەورەترین سەربازگی ئەمریکا لە ڕۆژڵاتی ناوەڕاست ئەگەر لە جیهانە نەبێت لە قەتەرایە لە ڕاستەکەی بۆیە ئەمەش ئەو پێگەیمان پێڵێ هەرچەنە قەتەر سمۆڵ ستەیتە وڵاتێکی زۆر بچکۆ لێ مقارتن بە وڵاتانی تر بەڵام پێگەی زۆر بەقوتە پشتی بۆ سەربازگەی بەستووە بەڵام ئیتر ئەمە لە ڕاستی ئەکەوێتە سەر ئەوەی تۆ چوون بتوانیت تەفویزێکی چۆن بتوانیت سوودی لێبیت. زۆر باش کاکتۆر عێراق بڵێ لە بەردەم لە هەڵبژاردننی تێپەڕاند وەکو پێشتر باسم کرد باڵانسێکی فراوانی خۆواتنی ڕاگرت لە تێوە نەگلان لە شەڕەکانە و ئێستا بەرەو پێکەنانی کابینی نوێ ڕات
ڕۆڵی ئەمریکا لە پێکەنانی کابینەی نوێی عراقا چۆنە بینی پێشتر زۆر باس لەوەکرا کە ئێران زۆر هەژمونی هەیە بەڵام ئێستا ئەمریکا لێرەیە بە تەنیشتەوە ئیسرائیل لێرەیە تورکیا وڵاتانی تریش تا ڕادەیەک هەرێکەوە بە بەشی خۆی کاریگەریانە بێت زیاتر عراق چۆن بتوانێت لەگەڵ ئەمریکانە مامەڵە بکات لەوەی کە بتوانێت بڕواتە ناو ئەو باڵانسەوە کە بە بەردەوامی درێژەی هەبێت ئوستاذیان کاکتوجان بەڕێزت باسێکی بالفعل ئەمریکا ڕۆی هەربێت بەڵام ئەمریکا تقریبا نتوانین بڵین ئەو ڕۆڵی بەخشیەوە بەهێزە ناوچەیەکان بۆ نمونە بە ئیسرائیل بۆ نمونە بە تورکیا بۆ نمونە تورکیا ڕۆڵێکی زۆر بەهێزیە لە سووریا لە فۆرمەڵەکردن و بەهێزکردنی ئەحمەد شەرع و حکومەتی نوێی سووریای کە ئێستا لە گەڵاڵەکردنایە ئیسرائیل ڕۆڵێکی زۆر بەهێزی هەیە لە داڕشتنەوەی سنوورەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە با بڵین لە داڕشتنەوەی ئەوەی کە سنووری سووریا چۆنی بێ ئیسرائیل ئێستا ڕۆڵی هەیە لەوەی کە سیاسەتی ئەمریکا چۆنی بگۆڕێ بەرامبەر بە ئێران ئەمە ئەومان پێڵە بە شێوازێکی ناڕاستەوە خۆ ئیسرائیل کاریگەری هەیە لەسەر حکومەتی داهاتووی عێراق نەک بۆی کە ئیسرائیل بێتە ناو و پێمان بڵێ کێ سەرۆکوەزیران و کێ ئەو بکە ئەوە نەکات بەڵام ئیسرائیل کاریگەری هەیە لەسەر ئەو هێزانی کە کاریگەریان هەیە لەسەر عێراق بۆیە بەوەی کە ئەگەر ئێمە وا سێری بکەین عێراق لە ساڵانی ڕابردووە زۆر لە نێوان با بڵین شەپۆلێکی هەژمونێکی ئێرانی ئەمریکا بوو ئێستا کەوتووەتە ئەو هەژمونە ئێرانی تا ڕادێک لاواز بووە لەبەر ئەوەی ئێران خۆی تووشی ئەو با بڵین شکستە ناوخۆیە بووە شکستێکی سەربازی گەوری بەسەر هاتووە لە 12 ڕۆژی جەنگە شکستێکی ئابووری بەهێزی بەسەر هاتووە و زیندووکردنەوەی با بڵین سنەپباک ئەو حەسار اقتصادیە بەهێزی ماکسیمم پرێژر کە چۆن بڵێ ئەمریکا ئەوێ بە تەواوەتی لێرانەیە تۆلەرێتی هیچ شتێک ناکات ناوی هیچ کەسێ بازرگانی لەگەڵا بکە بەڵکو ئێ بە تەواوەتی ئێراندا ببڕێ لە هەموو ناوچەکان بۆیە ئێران ئەم جارەوە کوجارەکانی تر نییە ئەگەر سیرکن لە ساڵانی پێشوە بە تایبەتی پێش کوشتنی قاسم سلێمانی و مەهدی مهندس ببوورە لە ڕاستیە ئەمە ئەوان ئاهاتن مقابلەیانە کرد و بۆ چۆن بڵێ مقارنەی ئەو کەسانیانێکە بێ بەسەر گۆزیران بەڵام ئێستا و کوجاران نییە ئێستا قائانی بۆ جۆرە دەرناکەوێت ئەو فیگرە بەهێزە نییە بۆیە ئەوەی کە ئەبینین ئێستا لە ڕاتی ناوەڕاستە ئەمریکا ڕۆڵی هەیە بەڵام لە ڕێگەی هێزە ناوچەکان ڕۆڵی هەیە لە ڕێگەی ئیسرائیل و ڕۆڵی هەیە و ئیسرائیل هەوڵ ئەدات مەسەلەن لەسەر چەند جۆرێکی جیاواز ڕاستە لەگەڵ تورکیا ناکۆکە لەگەڵ تورکیا با بڵین پێکدادانێک هەیە لەسەر مەسەلەی سووریا بەڵام کە دێتە سەر مەسەلەی ئێران کە دێتە سەر مەسەلەی عێراق تێڕوانینێکی هاوشێوەیان هەیە نزیکن لە یەکتریەوە چونکە لە کۆتاییە ئێرانیش ئەو هەژمونە بەهێزەی کە بەهێز بە لە ڕاتی ناوەڕاستە لە قازانجی تورکیای عوسمانی کۆن نییە ئەوەی کە پێوتێ پۆست ئۆسمانیزم یاخود نیو ئۆسمانیزم بۆ لە ڕاستیە هاوکێشەکان لە ڕاتی ناوەڕاستە زیاتر لە ڕێگەی هێزە ناوچەیەکان و ئەمریکا ئەوێتە داخڵکە نەخۆی بە تەواوەتی بێتە خوارەوە ڕاستە ئێستا ماکساڤای داناوە بەڵام لە ڕاستیە ماکساڤای بۆ جۆرە نییە وەکو بریدماگۆرک و ئەوان بە تەواوەتی دیبلۆماتکارێکی ئێکسپریەنسی بەڵام بە تەواوەتی بتوانێت بێتە ناو عێراق و بتوانێت ئیشێکی وا بکە یعنی ئەو ستایلە ئیشەی کە ئەو لەسەری ڕاهاتوە زیاتر کە ئەوێ فیس و فیس لەگەڵ پرزیدنت هابێ و ڕسمەکانی ما پێشان باو کە دێن بۆ عێراق ئەبێ وابێ تقریبا عێراقیەکان بەو جۆرەوەری ناگرن وەکو بریدماگۆرک و ئەوان لە ڕاستی ئەمە بۆ کوردیش تەواوە کە نوێنەرێکی ئەمریکا دێت بەڵام تا ئێستا ئەوەی کە هەیە هەر کۆمەڵێک توییتی نوێنەری ئەمریکایە و با بڵێن ببرێ ڕاستپاردی دۆناڵد ترامپ خۆیەتی کە بۆ عێراقی ناردووە بەڵام هەتا ئێستا بە فعلی شتێکمان نەبینەوە ئەمە وای کردووە تا ڕادەیەکی زۆر هێزە ناوچەیەکەن بە تایبەتی ئیسرائیل تورکیا ڕۆڵێکی گەورە ببینین نەگەر لە عێراق لە سووریا و ئەمە ڕەنگی داوەتەوە لەسەر ئێرانی زۆر بە هێواشی و زۆر بە با بڵین بەحەزەرەوە مامەڵاکە لەگەڵ حکومەتی داهاتووی عێراقیە ئەوەی کە بە ڕزی شارتی بێت ئێرانەکان داوای وەزارەتی داخلیەکەن وەزارەتی خارجیەکەن بەڵکو ئەمە هەیە کۆمەڵێک دەنگۆ هەیە لەوەی کە ئێمە ناتوانین وەکو جاران ئەرزی سەربازی بکەین با بڵین ئەو شۆی کە وەکو جاران ناتوانین هێزێکی سەربازی یەکگرتووی حەجی شەعبی پیشان بین بەڵام ئەکرێ لەسەر ئاسی سیاسەی خارجی ئەم جارە حەجی شەعبی ڕۆڵێکی بێز ببینێ بڵێ ئەتوانین ئێمە جێدەستمان دیار دکتۆر ماوەی ڕابردوو بڵێ پێم وابێت 2 هەفتە پێش ئێستا بوو پزیشکیان سەرۆکی باڵین ئێران نامەیەکی ناردوو بۆ محەممەد بن سەلمان ئەم نامەیە دەنگدانەوەی زۆری بەدوای خۆیان هێنا ئەگەر چی ئێرانەکان با بڵین باسییان لەوە کرد کە ئەم نامەیە دەربارەی مۆسیمی حەج و چارسەرکردنی کێشەکانی حەجە بەڵام زیاتر لەوەی خوێنرایەوە کە ئێران داوای بەشداری کارایی سعودیە و محەممەد بن سەلمانەکە لە کردنەوەی کەناڵێک بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکانە ئەگەر ئەمە ئێران ئەوەندە دوور دەست بەرێ بۆ سعودیە بۆچی لەوە نەبین کە لە ڕێگەی عێراقەوە ئەمە بکات لە ڕێگەی وەزارەتی خارجی عێراقەوە ئەمە بکات بێگومان ئەم جارە حەجی شەعبی نایەوێت یاخو با بڵێن ئێران نایەوێت لە ڕێگەی دوو هەموو سێهەمەوە بگا بە ئەمریکەکان بەڵکو ڕاستە و ڕاز لەسەر مێزی گفتوگۆ بێ لەگەڵیانە
ئەو کارتە بەکاربێنێ. اینجا یەک بابەتی تر هەیە کاکتۆر، ئەگەر ئێمە حەشدی شعبی یاخۆ با بڵێن سیستەمی سیاسی شیعی لە عێراق ئەگەر بەم جۆرە باسی بکەین مقارنەیەکەین بە حیزب الله، حیزب الله حیزبێکی ئایدۆلۆژیە، یعنی هەر لە بچووکترین ئەندامیانە ئەوانەی کە لە پەرلەمانن، ئەوانەی کە خۆیان ناوە با بڵین هێزە باڵە سیاسیەکەی حیزب اللهن، مقارنەن بە هێزە سەربازەکەی بڕوا بکە سیاسیەکەی ئایدۆلۆژی ترە تاکوونی سەربازی، یعنی بڕۆ ئەدەبیاتیان خوێنەرەوە تۆ ئەڵێ ئەمە حیزبێکی ئایدۆلۆژی تا سەر ئێسقان ئامادەی هەتا کۆتایی گەمەکە بڕوات. بۆیە حەشدی شعبی لە عێراق یاخود با بڵین ئەو هێزە چەگاری کە لە عێراق هەیە ئێران زۆر متمانی پێ نییە لە ئاخر کۆبوونەوەی یاخود لە ئاخر قسەی با بڵین وەزیری خارجی پێشووی ئێرانیەکان باز لەوە کە کاتە عێراق کە قسەی کردووە و لە سعودیەش لە قەتەر ئەو کاتە ئەوش ئامادە بوو، ینی باز لەوە کە ئەڵێت ئێمە لە ڕاستیە هیچ هینێکمان نەماوە متمانەمان نەماوە بە هێزە دەرەکیەکانی ئێران یاخۆ با بڵێن پرۆکسیەکانی ئێران. ئەو ئەگەر حیزب الله لە دەست دابێ یاخۆ با بڵین تا ڕادەیەکی زۆر بەشێوازی ناڕاستخۆ سازشی کرد لەسەر حیزب الله چ جای بۆ چینێکە لەسەر حەشدی شعبی لەسەر ئەو ئەنزیمە سیاسی با بڵین شیعی کە لە عێراق هەیە بۆچی چونکە وەکو ئەوی کە بەڕێستم لەسەر بۆ نمونە بەهێزترین فیگەری سیاسی ئەگەر لە عێراق سێریکەین بەتایبەتی لە هەڵبژاردنەیە کە بریتە لە قەیس الغەزعەلی کە بە حرەکەت الصادقون کە نزیکی 27 کورسی هێناوە کە ئەمە زۆر گەورەیە با بڵین جامپێکی زۆر گەورە سەرکەوتنی زۆر گەورەیە بۆ هێزێکی ئاوا. ینی ئەگە بچی بیخوێنیتەوە لەسەری سێرەکەی ئەم کابرایە زمانی عەرەبیەکەی تەواوانیە چ جای لە بواری فقه و لە بواری مەرجوع و لە بواری حەوزەی عیلمیەکانە بۆیە لە ڕاستیە مقارنەن بە حیزب الله ئەمانە مقارن ناکرێن بەوان هەم لە بواری ئایدۆلۆژیەوە هەم لە بواری سەربازیەوە ئەوەنەی ئێستا حەشدی شعبی ئەوەندەی ئێستا شیعی سیاسی و شیعی سەربازی لە عێراقا لە مامەڵەیەکی بەدەستهێنانی پۆست و پارە و سەرسامانن حیزب الله ئەوەی نەکردو. پێمە سەر ڕۆڵی تورکیا و ئیسرائیل پێشتر تورکیا با بڵین خەریکی وردە هەنگاو بەرەوەرن تێگەشتێکی کشت و کاڵی و ئاوی لەگەڵ عێراقیەکانە هەبێت و هەنگاوی زۆریش نراوە بۆ ئاراستەیە. تورکیا ئەتوانێت لەم ڕۆیەوە با بڵین کاریگەری خۆی لەسەر داهاتووی ئاو داهاتووی کشت و کاڵی عێراق بەجێبێڵێت لە حکوومەتی ئایندەیە ڕۆڵێکی وای هەبێت. بێگومان دکتۆر ژیان ینی ئەمە ئەوان بیر نەچێتەوە بەتایبەتی لە مانگی 4 5 6 هەتاوەکوێ ئاخیری هەشتیش ینی ڕۆژانە لە عێراقا ئەزمەی ئاو هەبووە ڕۆژانە لە عێراقا ئەو کلایمەت چێنجی کە ڕووی کردێتە عێراق ناسروشتیە لە ڕاستیە ینی بە هەموو ئەو راپۆرتانی کە هەیە راپۆرتە نێودوڵەتیەکان راپۆرتە ناوخۆییەکان ئەو ڕیسێرچانی کە ئەکرێت لەسەر عێراق یەکێکە لە وڵاتانی ئەڵێ لەناو هێڵی سوورە بە تەواوەتی دیاری کراوە گۆڕانکاریی بەهێزی ژینگەی هەیە لە عێراقا ئەوە لە هەرێمی کوردستانە خۆمان دکمان پێکردو هەستمان پێکردووە اینجا چ جای لە جنوبەکەیە بێ لە باشوورەکەیە بێ بۆیە ئەزمەی ئاو یەکێکە لەو چەکانی کە تورکیا بەکارێنێ بەرامبەر بە حکوومەتی عێراقی بەڵام دەوڵەتی تورکی خۆی زانێت حکوومەتی عێراقی وەکو چۆن لە حکوومەتێکی لە پەلوپۆ کەوتووە هیچ سیادەیەکی نییە بەڵکو داواکاریەکی هەبێ حکوومەتی عێراقی تا ڕادێک زۆر ئامادەسازیتیایە چکۆ وەکۆی بەڕستی شارت بێدا حکوومەت عێراقی لەوایە نییە کە بتوانێت سەرچاو ئاویەکانی خۆی ئامادە بکە سەرچاو ئاویەکانی خۆی پارێزێ ئێمە ئەومان بیر نەچێ هێشتا لە محکمەیەکیان هەیە تایبەت بە کێشەی نەوت ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە ساڵانی ڕابردووە بەڵام هەچەند ئێشتا ئەوە هەروە معەلەقە و ماوەتەوە بۆیە ئەتوانین بڵین چارەسەرکردنی ئەو کێشەیە بەرامبەر بەمێ من بڵێ سامانی سروشتەکە دەدەمێ ئاوەکە دەدەمێ و یارمەتی دەمە کشتتوکاڵە بەڵام تۆشە بێت لە دەردەکانە ئەو بابەتی نەوتە و ئەو تاقیزەی کە تۆ لە منداواکی ئەبێ سەحنی بکەیتەوە بێ یەکێکتر لە باسەکان بابەتی ئەوەی کە پێشتر باسم کرد و جەنابیش داماژت پێکرد ڕۆڵی وەزارەتی خارجی وەزارەتی خارجی ئەگەر وای دابنین با بڵین شیعە زانیاریەکان هەموو بۆ ئاراستیان کە داوایە کات حەزەکەن لای خۆیان بێم جار بەرامبەر بەمە وتویانە کە وەزارەتی دارایی بدرێ بە کورد وەزارەتی دارایی هەمیشە وەزارەتێک بۆ ڕاستە کورد کێشەی لەگەڵ بودجەی خۆی هەبوو بەڵام ئەگەر سەیری وێنە گەورەکە بکەین وەزارەتێکی سەر بەگۆبەنە بۆ چکە داهات و مافی با بڵین حتا پارەی عێراقیەکان زۆر جار وتراوە لە ڕێی وەزارەتی داراییەوە نراوەتە دەرەوە تایبەت بۆ ئێران بۆ وڵاتانی تر ئەگەر ئێستا وەزارەت بدرێ بە کورد ئیسرائیلەکان چۆن ڕازی ئەبن بەم جۆی مامەڵە لەگەڵا بکەن چکە دیسانیش ئێران ئەو کەناڵێکی تر سوودی لێ وەرگێ یان ئەو تریلیۆن دۆلارەی کە ساڵانە بۆ حەشدی شعبی سەرفەکە لە ڕێی وەزارەتی دارایی و جەناب بزانی 24 تریلیۆن دینار ساڵانە سەرفەکرێ بۆ ئاراستە جیاوازانەیە
کورد چۆن توانێت لەم گۆبەنە ڕزگاری بێ وی کاکتۆر ئەوەی کە بەرز باشت کرد لە عێراق کاڵچەرێک دروست بووە کاڵچەرەکەش چیە بۆ نمونە حیزبێک دێت وەزارەتێکا بە میراتی خۆی بۆ نمونە حیزبی فەزیلە لە 2010 تاوەکوونێ تا 20ەکان وەزارەتی دادی لە بەردەستەوە ینی حیزبی فەزیلە بەنای حیزبی وەزارەتی عەدل ناسرا بوو هەرچی گۆڕانکاری بوو وا بڵین زۆرترین دامەزراندنیان لە کادیرەکانی لەناو وەزارەتی دادا دروست کردو ئەمە وای کردووە تا ڕادەیەک زۆر با بڵین دەستێکی باڵای و حیزب هەیە لەناو وەزارەت هەیە بۆیە هەوڵی داوە وەکو چۆن بڵێ حیزبێک بە وەزارەتێک زۆر جار بربەستی دروست کردووە بۆ پەرلەمان بڵین بۆ یەکەی تەنفیزی کە بریتی بۆ لە حکومەت و پاڵەپەستۆی دروست کردو لەرە توانیوێتی با بڵین ئەو کێشانی کە هەبوو لە ڕێگەی وەزارەتەکە هەیەەوە بتوانێت سازش لەسەر بکە ئەمەی کە هەیە لە عێراقا ئەمەی کە بڕزی شارت پێدا یەکێکە لەو گەمانەی کە حەجی شەعبی و کە سیستەمی سیاسی شیعیشی لەسەرەکە بۆ چونکە عێراق لە بەردەم هەڕەشەیەکی داخستنی مالیایە بۆ چونکە عێراق گەورەترین بلاک مارکێتە بۆ ئێرانیەکان باز لە ئەفغانستان ئەکرێ باز لە سۆماڵ ئەکرێ باز لە عێراق ئەکرێ بۆ سپیکردنەوەی پارە وەختی خۆی دیمەشق بوو بەڵێ سووریا بوو بەڵام ئێستا ئاڕاستەیە گۆڕاوە ڕۆڵەکە درراوەوە بە عێراق بۆیە هەموو احتیمادێکی ئەوەی کە پێوترێ با بڵین عوملەی سەعب دۆلار یۆرۆ ئەو پارانی کە هەیە لە جیهانە ئێرانەکان نیشان پێێتی لە عێراق و بانەڕوات بۆیە لە ڕاستیە ئەمەی کە باڵین حکوومەتی عێراقی قسە لەسەرەکە هەر ئێستا لە نەشەکەی بەڕستانە ئەڕوات کە حکوومەتی عێراقی خۆی ئەلانی ئەوەی کردووە کە عێراق بۆ ساڵانی داهاتوو تووشی ئەزمە ئەبێت تووشی نەقسە بێت يعني علا خۆی باسی ئەوە کە لە عێراق ناتوانێت ئەو هەموو پاڵەپەست و ئابووری لەسەرێتی ئەمە پێمانەڵێت وەزارەتی دارایی هەموو شەڕەکە لە وەزای داراییەکەوە بێتەوە چونکە سەرچاوە دارایەکانی عێراق کورد نابێت نزیکەوێتەوە بەڵێ بەڕاستی ئەمە بدرێتە دەست هەر حیزبێک گەورەترین کێشەی بۆ دروستە بێت چونکە بۆ عێراق ئەو کاتە بێ قەرزکە ئەو کاتە بێت نەقس بکاتەوە ئەو کاتە بێت سەرچاوی داهاتی زۆر بکە ئێتو سەرچاوی داهات لە سایەنەوەی بە قسەی علی علاق بێ لە سایەنەوەی سەرچاوی داهاتی عێراق بریتێ لە نەوت لە چ دابەزینێکی سەری نەوتە تۆ چۆن نتوانی ئەو بۆشایە پڕکەیتەوە ئەمە نەکێشە بۆ هەرێمی کوردستان دروستەکە کێشە بۆ عێراقیش دروستەکە ئەو کاتە با بڵین کورد خۆی بێتە کێشە بۆ ئابووری عێراق بۆیە لە ڕاستیە بە دەستگرتن بە پۆستی وەزارەتی داراییەوە پێم وایە لە ڕابردووشە ئێمە ئەزمێ ئەو تەجروبەیەمان هەبووە بەڵام تا ڕادەیەک تێپەڕێنراوە بەڵام حکوومەتی سۆدانی لە ماوەی ئەم 4 ساڵ ئەم چەند ساڵی کە لە وەزارەتا بووە سەرۆەزیران بووە پارەیەکی بێشوماری سەرف کردووە و گوێی نەداوە بەوەی باڵێن عێراق تووشی ئەزمە ئەبێ تووشی کورتێنانە بێ بەڵکو هەوڵی داوە لە ڕێی زۆر سەرکردنی پارەیەکی زۆرەوە زۆرترین دەنگی کڕێتەوە بۆ خۆی و ئەمەی هەر ئەمەش بوو کەوای کرد کورسێکی زۆر بێنەی نزیکە 6 کورسی بەدەست کاکتۆر کاردۆ تقریبا کاتەکە وردە خەریکە کۆتایی دێت ئەگە سەرنجێکی خێرات ما بێ لەسەرەوەی کە کورد چۆن بڕاتە بەغا ئەم جارە هیچ دەرفەتێک هەیە بۆی کە سوود لە دەرفەتەکان وەرگێ یان هەر دیسان با ئەڵنگاری وەڕات لە ڕاستیە چووکە حکوومەتی عراقی خۆ حکوومەتێکی پڕ لە ئاڵۆزە من تا ڕادێک لە کاکتۆری سوپا هاوکۆک نیم لەوەی کە شیعەکان لەسەرێک مێز دانیشتن سونەکان لەسەر مێز دانیشتن دانیشتنەکان لەسەر مێز هەر شەو ئۆفێکە هەر وەکو ئەیات ئەنبەرەڵێت لە یەکی لە مقابلەکان ئەڵێ هەر دانیشتون شێلمی کوڵاو ئەڵێ هەر دانیشتون قسەی خۆشەکەن و کاتەکانیان بۆ بن چکە زانن محکمەی فیدراڵی تازە تەزدیقی هینەکانی باڵی ئینتیخاباتەکەی کردووە و 15 ڕۆژیان لە بەردەمایە تا کۆتایی مانگی 12 بۆ لە ڕاستیە ئاسۆیکی وە نابینێت کە حکومەت بە خێرای تەشکیل بکرێت و لە هەرێمی کوردستانیش هێشتا ئاڵۆزەکەی حکومەتی هەرێم چارەسەر نەکرەوە تاوەکو نێبچین بۆ حکومەتی عێراق زۆر سپاس کاکتۆرگیان بینرانی بەڕێز سپاس بۆ بەڕێزیشتان کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارم کە توانی بێتمان شرۆڤەیەکی ورد بۆ دۆخی کورد لە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی بخینە ڕوو سپاس بۆ بەڕێزتان جارێکی تر خواتان لەگەڵ